پەیوەندرۆن سڵاوتان لەبێت بەیانیتان باش بێت بەیانی بینەرانی خۆشەویستی کورسات و پرۆگرامی ڕۆژێکی نوێ هەمیشە لە باشی و ئارامی و تەندروست باشیدا بن ڕۆژێکی خۆشان هەبێت بێگومان وەکەوەی کە هەمووان ئەزانین 21 یانزەی هەموو ساڵێک دەستنیشان کراوە بە ڕۆژی شەهیدانی یەکێتی بەڵام دیارە هەمووان ئەزانین لە دوو ڕۆژی ڕابردووە بەهۆی ئەنجامدانی سەرژمێری گشتی قەدەغەی هاتوچۆ ڕاگەیەنرا بوو بۆیە کۆی ئەو چالاکیانەی کە وا بڕیار بوو 21 یانزە لە ڕۆژی شەیدانی سەربەرزی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕێوە بچێت کەوتۆتە ئەمڕۆ کە ڕۆژی شەمەیە 23 یانزە بێگومان ئەم ڕۆژە ڕۆژێکی پرسەروەریە ڕۆژێکی مێژوویە ڕۆژێکی پیرۆزە لە خەبات و تێکۆشانی شەیدانی سەربەرزی کوردستان و بەتایبەتیش شەیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان بەرز ئەنرخێنین هەر لەم سۆنگەیەوە ڕێبازە جوانەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان و مێژوو خەبات و تێکۆشانی یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە گیانفیدایی خۆیاوە بۆ تەواوی خزمەتکردن با کەسوکاری سەربەرزی شەهیدان هاوکات ئەم ڕۆژە با بڵین هاوکاتە لەگەڵ ڕۆژی لە سێدارەدانی هەرسێ شەهیدی سەرکردا شیهاب و جعفەر و ئەنوەر کە شەهیدانی سەربەرزی یەکێتی نیشتیمانی کوردستانن بێگومان ڕاگەیەنراوی تەواوی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان لێرە و لەوێ هەمیشە ئەوە دووپات ئەکاتەوە کە خزمەتی بەرچاو بگەێنێت بە کەسوکاری سەربەرزی شەهیدان و هەمیشە گوێ لە ماف و پەیام و داواکاریەکانیان ئەگرێت ئەوەی کە ئەمڕۆ لێرە ئەیبینن من لە مەزاری شەهیدانم لێرە ژمارەیەکی یەکجار زۆر لە تەواوی کەسوکاری سەربەرزی شەهیدان لێرە ئامادەن ڕێوڕسمێکی زۆر زۆر تایبەت بەڕێوە دەچێت بە ئامادەبوونی ژمارەیەکی زۆر لە کەسایەتی دیارەکانی ئەم شارە و تەواوی میوان دۆستان لێرە ئامادەن بۆ ئەوەی تاجەگوڵینە لەسەر مەزاری شەهیدان دووپات بکەنەوە لێرەوە ئێمە پرسە و سەرخۆشی خۆمان ئاڕاستی تەواوی کەسوکاری سەربەرزی شەهیدان و هەمیشە ڕۆحیان شاد و ئارام بێت وەک لە وێنەکان ئایبێنن هاوکارم بۆتانە گوازێتەوە پاشکەمێکی تر کوی ئەو چالاکیانی کە لە ڕۆژی شەهیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕێوە دەچێت لە مەزاری شەهیدان وەکۆی ئاماژەم پێکرد ژمارێکی زۆر لە کەسوکاری شەهیدان لێرە ئامادەن بۆ ئەوەی تەواوی ئەو پەیامانەی کە هەیەە لێرە لەم ڕێوڕسمە شایستەیە زیاتر بیخەنە ڕوو جا ئێستا پێم خۆشە وردەکاریەکان زیاتر بخەینە ڕوو بۆ تەواوی بینەرانی خۆشەویستی شاشە جوانەکەی کورسات و پرۆگرامی ڕۆژێکی نوێ ئەچمە لای یەکەم میوانم لەم بەشەی پرۆگرام زۆر بەڕێز کاکجەبار فارسم لەگەڵا بێت کە بەڕێزیان لێ پرسراوی ڕاگەاندن لە مەڵبەندی ڕێخستین سلێمانی بە خۆشحاڵیەوە لەگەڵمانەیە کاکجەبار ئەگەر ئەرک کێشی سڵاو دەبێت و بەیانیت باش بێت سواز بەیانیتان باش سواز بۆ هەموو لایەک بەخێر بێن یاخوا سەرەتا سڵاو لە کەسوکاری سەربەرزی شەهیدان کە ئەمڕۆ یادی شەهیدانی یەکێتیە شەهیدان پێشەنگی کاروانی شەهیدان بەداخەوە کە ئێمە بەدەر لەوەی کە ئێمە یەک ڕۆژمان نانەناوە تەنها ئێمە هەموو ڕۆژەکانی ساڵ لای ئێمە ڕۆژی شەهیدە چکە بستێک خاک لەم خاکەی ئێمە نەماوە خوێنی شەهیدی بۆ نەڕژابێت لەبەر سەرژمێریەکان ئەمڕۆ مەراسیمەکەمان لە 21 یانزەوە گواستەوە بۆ 23 یانزە مەڵبەندی ڕێخستنی سلێمانی بە دروشمی لێیاتان ناکەین مەراسیمی ڕێدێنان و بەرزنخانی خوێنی شەهیدانمان ئەمڕۆ بەرز ڕادەگرین ئێمەش لێرەوە ڕێز و سەر و نەوازش بۆ تەواوی شەهیدانی سەربەرزی کوردستان دانەوێن بە تایبەتی شەهیدانی یەکێتی کاک جەبار پێمان بڵێ تەواوی ئەو چالاکیانی کە لەم ڕۆیە لە مەزاری شەهیدان بەڕێوە دەچێت چالاکیەکان چی لە خۆگرێن وەکو ئاماژەم پێ ئێمە وەکو مەڵبەند ڕێخستی سلێمانی ساڵانە یادی شەهیدانی خۆمان مینە سەر مەزاری شەهیدەکانمان بە تاجەگوڵینەی خۆمان و کەسوکار و هاوڕێیانیان لێرەدا ئەنین و ئەو پەیامە جارێکتر دووپاتەکەینەوە کە ئێمە درێژە پێدەری ڕێبازەکەیانین هەمیشە لە یادیان ناکەین و خەبات دەکەین لە پێناو ئەو ڕێبازەی ئەوانە و بەدڵنیاییەوانە ئیشاءڵڵا ئامانجیان بەرەو مەنزڵگەی خۆی دەبین پێمان بڵێن وەکو مەکتەبی سیاسی ئەو ڕاگەیەنراوە جوانی کە هەیەی کە هەمیشە خەمخۆری تەواوی کەسوکاری سەربەرزی شەهیدان بۆ هەمیشە گوێی لە داواکاری و پەیامەکانیان گرتووە بۆ ئەم ساڵ مەکتەب سیاسی چ ڕاگەیەنراوێکی هەیە یاخود تا چەندە خزمەتێکی باش و وەک هەمیشەش جێدەستی دیار بووە لە تەواوی کەسوکاری سەربەرزی شەهیدان بەدڵنیایەوە ئێمە هیچ کات ئێمە هەمیشە داکۆکی کارێکی سەرسەختی خەبات و تێکۆشانی شەهیدەکانمانین کە
خۆیان لە پێناوی بەخەت کردووە مەکتەبی سیاسی و سەرکردایەتیەکەشمان پاڵپشت بە بڕیارانەی کە هەیە بەردەوام کار لەسەرەوە کا خزمەتی کەسوکاری سەربەستی شەهیدان کە هەم لە دابینکردنی کورسی خوێنن هەم لە زەوی و خان و بژێوی ژیانی بنەماڵەکانیان کە بەجێیان دەهێڵن ئێمە لەو ڕۆوانێ هەمیشە داپۆکی کارێکی سەرسەخت دەبین بۆ مەبەتا پێش دەستپێکی عفو ببوورە بۆ ئەوەی کە ئێمە دەستپێ خەریکی باشیش کە ئەمڕۆ سەرۆک پاڤڵ زۆر گرنگی داوە بەو دۆسی شەهیدان دەبینین لە خولی شەشەمی پەرلەمانی کوردستان زۆربەی کچ و کوڕی شەهیدەکانمان ئەمڕۆ کاندید بوون بۆ پەرلەمانی کوردستان ئەمە ژمایی خۆشببختیە بۆ ئێمە کە ئەمە مشتێکی کەمە لەو خەروارەی کە ئەوان قوربانیان بۆیەوە هیچ پەیامێکی ترماوە لە کۆتایی ئاماشی پێ بکەیت وەڵام من جارێکی تر سلااو لە کەسوکاری سەربەزی شەهیدان درود بۆ ڕۆحی بێگەردیان بەڕاستی ئێمە هەمیشە قەرزاری شەهیدەکانمانین هەتا ئەو ڕۆژەی ئێمە هەبین بە وەفا دەبین لە بەرامبەر خوێنیان سپاس بەڕێزی سەلامەت زۆر سپاس بۆ میوانی یەکەمم لەم بەشەی پرۆگرام زۆر بەڕێز کاک جەبار فارس کا بەڕێزیان لە پرساوی ڕاگەیاندن لامەڵبندی ڕەخسین سلێمانی سپاس بۆ وتەکانی بێگومان وەکەوەی کە ئاماژی پێکرد بۆ ئەم ساڵ جیاوازێکی زۆر تایبەت هەیە لەبەرەوەی خولی شەشەمی پەرلەمان تەواوی کوڕکچەکان کە سوکاری سەربەرزی شەهیدانن کە ئەمەش ئەوە ئەگەیەنێت کە هەمیشە یەکێتی نیشتیمانی کوردستان بەدەم داوا و پەیامەکانی کە سوکاری سەربەرزی شەهیدانەوە کە ئەوانیش بتوانن تەواوی کوڕان و کچانی کە سوکاری سەربەرزی شەهیدان بتوانن لە ئاس ئەو خزمەتەیە بن کە هەمیشە یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر ڕێبازەکەی هەڤاڵ مامجەلال ئەو ڕێبازە جوانی کردوتە ئەستۆ بۆیە گرنگە تەواوی کوڕان و کچانیش کە هەمیشە لەسەر ئەو ڕێچکەیە بەردەوام ببن جا ئیسا پێم خۆشە بچمە لای یەکێک لەو میوانانەی ترم کە سوکاری سەربەرزی شەهیدانن پێم خۆشە لە نزیکەوە پەیامیان لێ وەرگرین زۆر بەڕێز کاک سعود سەنگاییمان لەگەڵا بێت بە خۆشحاڵی و لەم بەشی پرۆگرام لەگەڵمانە کاک سعود سلااو بۆ ئامادەبوونت بە خێراتی بەیانیت باش بێت لە ڕۆژی شەهیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان چ پەیامێکتان هەیە ئەتانەوێت چ پەیامێک بخەنەڕۆ سەرەتا سەری ڕێز و نەوازشدا دەنوێنم لە ئاستی ڕۆحی پاکی شەهیدانی کوردستان و شەهیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان داڵبەتە 26,000 شەهید و ڕووبارێک خوێن سەرچاوەکەی یەکێتی نیشتیمانی کوردستانە یەکێتی نیشتیمانی کوردستان بە ڕۆح و خوێن بەخشین دروست بۆ دڵنیاش من هەروە بە گەورەی و بە پیرۆزی دەمێنێتەوە دیارە ئەم ئازادیە هەروە لە خۆڕان هاتۆتە بەرهەم بەری خوێنی ئەو کەڵە پیاوانەیە کە ڕۆژی شەهید یەکێتیان دروست کرد بەری خوێنی ئەو کەس و کار و قوربانیانەی ئێمەیە و هەموو خەڵکی کوردستانە کە بە هەزاران ڕۆڵی بۆ بێ باوک بوو بە هەزاران دایکی و باوکی بۆ جەرگ سوتا بە هەزاران هاوسەری گەنجی بێمێرگ و ئەمە وای کرد بورکانێکی ڕق دروست بێ شۆڕشێک دروست بێ مەناوی شۆڕشنەی گەلەکەمان بەڕابەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و بەڕێوەبەری سەرۆک مامجەلال ئامانجی ئەم چەپکە گوڵە و ئەم ڕێبازی سەرۆک مامجەلالیش دیار و ڕوون و ئاشکرا مافی چاری خۆنووسین و ئازادی و دیموکراسی ئێمە وەک یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئەڵەم ڕووباری خوێنمان بەخشیوە هیچ کاسێ بیرمان لەوە نەکرێتەوەکەوە غەدر لە هیچ کەس و لە هیچ لایەن و لە هیچ نەتەوەیەک بکەین بەڵکو تەنها داوای مافێکی سەرەتایی خۆمان کردووە کە مافی کوردبوون و نەتەوەکەمانە بۆیە لە ڕابردووە ئازیزترین کەسمان بەخشیوەتە ئەم خاکی پیرۆزی کوردستانە ئێستش ئێمە وەکوونەوەکانی شەهیدان وەکوونەوەکانی ئەنفالکراون وەکوونەوەی ئەو قوربانیانەی کە ڕۆحیان بەخشی بۆ ئازادی ئامادەین جارێکی تر ببینەوە بە قوربانی لە پێناوی کوردستان و نەتەوەکەمان پێم خۆشە کاک سعود بیرەوەریەک یادەوەریەکی تەواوی کەس و کارەکەی خۆتکە شەهیدی سەربەرزی یەکێتی نیشتیمانی کوردستانن بۆ ئێمە بۆ تاوای بینەرانی خۆشەویستی بخەیتە ڕوو کە هەمیشە لە خەبات و تێکۆشانی خاک و نیشتیمان بەردەوام بوون خوێنیان ڕۆشتە قوربانی زۆریان یاوە وڵی ئێمە لە بنەمەڵەکەمانە قوربانی زۆرێ شەهیدی زۆرێ توانم بڵێم نزیکەی 67 شەهید و ئەنفالکراومانەیە مناڵی بچووکمان چوار پێنج کەس هەر مناڵی بچووکمان ڕۆشن ناوخانەی خۆمان جگە لە ئافرەتی گەنجمان بەڵام ئەو لە شەهیدە سەنگەرەکان قارەمانەکان کوڕەجەربەزەکانی کەس و کارەکەم بۆ نمونە شەهید جادی خاڵم شەهید بورهانی خاڵم شەهید فەرهادی بورزام شەهید فوادی بورزام شەهید مامجلالی ئامۆزامان شەهید ئاسۆ شەهید ڕاین مقدار شەهید فواد کۆمەڵی شەهیدی سەنگەرە ناو خێزانەکەمان ئەمە وەکو بیرەوەریەک ئەوەی کەلام زۆر جار تەسیریە بۆ لەسەرم یەک لەوانە شەهیدی فەرماندە شەهید جیاد سەنگاویە فەرماندە لە کەتی 250 گرمیان کاتێک لە زیندانەکان ڕژەیم بەعز بۆ ماوەی 8 مانگ لەگەڵ برایەکی زیندانە بن کاتێک لە زیندان ئازادە بن یەکسەر ئەو ڕۆژە پەیوەندیە کاتەوە بە ڕێزەکانی هێزی پێشمەرگەی کوردستانەوە چێتە شاخ
دوای ماوەیەک ڕۆڵیە بێت لە ناو شاخ و ئەوانە بەڕاستی پێشمەرگی خارمان و چاونەترسە بێت بۆی ڕژەی بەعز لە سنووری سەنگا و نەوێ هەیمەنی بخێنە سەر عایلەکەیان سەر خانەوادەکەیان بۆی شەیجات بگەڕێتەوە واز لە چەکداری بێنێ یەک لەوانە بە شێوازێک بۆ منە کاتی زەواجێ بێ پێڵێن هە لە ناو کە سوکار بڵێن ئەڵێن کاتی زەواجێتی با بێتەوە بۆی واز بێنێ لە شۆڕژ و کوردایەتی بۆی بە هەر ڕوانگەیەک بێننەوە وازی لێ بێنن واز لەو پاڵەوانی و خارەمانی بێن کە بۆ کوردستان ئەوش ئەوەنە بە بیرروبڕواگی پتەوە چەکی شۆڕەشانەکە بە پێکەین و جەبەداتەوەڵێ ئەگەر یەکێتی نیشتمانی کوردستانیش خوانە خواز ڕۆژێ نەمێنێ هەر بزوتنەوەی گرزگاری خواست لە هەر پارچەی کوردستانە بێ من لەوێ چەکی کوردایەتی هەڵەگرم بۆیە هیچ کاتی ئامادە نیم تەسلیمی ئیرادێ بە عەزمەوە یعنی ئەمە من ئێستا باسێکم تەزوم پێ یەکێکە لە بیرەوەرەکانی شەیجات کە قارەمانێک بۆ لەو سنوورە دەیان کەڵە پیاومانە بۆ لە سنووری گەرمیان و شەید حەمەڕەش و شەید حەماخە و شەید حەمەتیماری و شەید عەزەت و شەید وریای شێخ ڕەشید و شەید شێخ جەمالی گەرمیان کۆمەڵە کەڵە پیاومانێ بۆ لە سەنگاوە تەنانەت کتێبی شەیدانی سەنگا و من ئەرشیم کردووە لەشکرێک لە شەیدانی سەنگا و کۆمەڵە کەڵە پیاوی مێژوویەکی دیدایە من بۆ خۆم دروشمێکیان داوا پێم سەنگاوی دەنگ و ڕەنگی شەیدان ئەمەوێ خزمەتی ئەو دروشمە بکەم جگەلەوەی کە خۆم کوڕی شەیدم خۆشەویستی وەلام بۆ شەیدەیە ینی هەست بە ئازارێکم لەبەری خۆم بێ باوک بوومە هەست بە زامی کە سوکاری قوربانەکانەکەم لە کۆتاییە ئەتەوێت چ پەیامێک بخەیتە ڕوەکو کە سوکاری سەربەرزی شەیدان چ داواکاریەکتان هەیە لە تەواوی مەکتەب سیاسی کە هەمیشە بەدەنگ داواکاریەکان یاخود پەیامەکانی کە سوکاری سەربەرزی شەیدانەوە وڵی سەرەتا داواکاریم لە جەنابی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان سەرۆک باڤڵەیە لەبەرەوەی ئەو کوڕی سەرۆک مام جەلالە ئێمە یەکێتی لێ خوێنمانە ڕێبازمانە و جەنابیان دڵنیام بە هەمان ڕۆحی سەرۆک مام جەلال ئەم ڕێڕەوەی گرتووە ئێمەش لەم کاروانین بۆیە دەبێت بەجددی ئاگای لە کە سوکاری شەید بێ ئاگای لە نەوەی شەیدەکان بێ ئاگای لە خێزانی شەیدەکان بێ ئاگای لە خوشک و برا و دایک و باوکی شەیدەکان بێ کە سوکاری شەید بەعنی بەڕاستی ئەتوانم بڵێم عەتفێکی هەیە یعنی وەک چۆن قوربانی داوە زۆر جار هەڵچوونە بێ زۆر جار کۆمەڵسە بێ کە سوکار شەید بە چاوێکی تر سەیری بکرێ بێ وەکو ڕەمزێک ئەبێ حسابێکی تایبەت و جیاوازی بۆ بکرێ و ئەبێ لە هەموو ڕۆکانەوە مراعاتی بکرێت یعنی خزمەتی زیاتری بکرێت لە ڕووی خزمەت گوزاری لە شوێنەکان و لە ڕووی دامەزراندن و لە ڕووی موچەهۆر امتیازێکە بێ کە سوکاری شەید دەبێ ئەو لەوێتیە بێ بۆیە حەقا زیاتر ڕێزی لێ بگیرێەوە ئەوەش ناڵێم بڵێم نەکراوە هەموو شتێکی باش کراوە لە کاتی خۆیان بەڵام زیاتر و زیاتر بە چاوەڕوانی کاری باشتر لە سەرۆک باوڵەکەین و داوا لە مەکتەبی سیاسی و مەکتەبی ڕێخستن و مەکتەبی شەیدانەکەم و ئەوانش ئاگیان لە کە سوکاری شەیدەکان بێ و بەڕاستی پێم زۆرم پێ باش بوو کە ئێمە جاران یادی شەیدەکانمانە کردەوە لە ساڵێکا لەوەیە سەدان یادی شەید بکرێتەوە ئێستا هەموو یادی شەیدەکان لە ڕۆژی شەیدی یەکێتیە لە 11 کۆبەتەوە ئەمە بۆ خۆی کاری گەورەی پیرۆزە هیوادارم مەسەلەی جینۆسایدیش یەک ڕۆژە بێ بۆ نەتەوەکەمان مەسەلەی جینۆساید بۆی بتوانین مەوزوع نەتاوەتەکانمان کۆ بکەینەوە من سەردانی دەرەوڵاتم کردەوە بەشداری لە ساڵیادەکانی جینۆسایدی ئەرمەنم کردووە یەک ڕۆژەیە بۆ شەیدانی ئەو نەتەوانە بۆیە ئەمە ڕۆژی پیرۆزە ڕۆژی شەیدی یەکێتی منەڵم ڕۆژی ئەو کەڵە پیاوانە ئەو گیان بازانەیە کە بەڕۆحی خۆیان ئازادیان بەرهەمێنە هەمیشە لەش ساغ و تەندروست بن سواز بۆ وتەکانت بەخێراتێ زۆر سپاس بۆ میوانی زۆر سپاس بۆ میوانی دۆمم لەم بەشەی پرۆگرام زۆر بەڕێز کاک سەعود سەنگاوی بەڕێزیان وەکو کە سوکاری سەربەرزی شەیدان سپاس بۆ هەردوو میوانەکەم لەم بەشەی پرۆگرام ئێمەش لە کۆتاییە وەکو دەزیای میدیایی کورسات سەری ڕێز و نەوازشدا ئەنێوێنین بۆ کە سوکاری سەربەرزی شەهیدان و درود بۆ ڕۆحی پاکی شەیدانی سەربەرزی ڕێگای ئازادی کە ئەوانی شەیدانی یەکێتی نیشتیمانی کوردستانن بگومان وەکوی میوانەکانیشم ئاماژەیان پێکرد کە هەمیشە یەکێتی نیشتیمانی کوردستان و مەکتەب سیاسی و مەکتەب ڕێخستن بەدەم داواکاریەکان و خزمەتی تەواوی کە سوکاری سەربەرزی شەیدان لێرە و لەوێ ساڵانە دووپاتی ئەکەنەوە و ئەم یادەش بەرز ئەنرخێنن دووبارە درود بۆ ڕۆحی پاکیان ئەگەڕێنەوە بە سۆدۆ بۆ لای هاوکاران زۆر سپاس بۆ هاوکارمان تەرزا کە بە شێوەیەکی ڕاستەخۆ لەگەڵمانە و دووبارە سپاس تەرزا.